فرمودي سيو حفتم لا برا صدو نودويك. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: تفتح أبواب الجنة يوم الاثنين ويوم الخميس، فيغفر لكل عبد لا يشرك بالله شيئا إلا رجلا كانت بينه وبين أخيه شحناء، فيقال: أنظروا هذين حتى يصطلحا، أنظروا هذين حتى يصطلحا، أنظروا هذين حتى يصطلحا. أخرجه مسلم. واتا لا أبو هريرة دجرنوك بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمويتي: دەرگاکانی بەهەشت هەموو ڕۆژێکی دووشەممە و پێنجشەممە دەکرێنەوە و چاوپۆشی دەکرێت لە تاوانی هەموو بەندەیەک کە هاوڵی بۆ خوددا دانەنابێت، مەگەر پیاوێک. لێرەدا تەنها مەبەست پیاو نییە، بەڵکو ئافرەتیشە کە لە نێوان ئەو براکەیدا دژمنایەتی و ڕق و قین هەبێت. ئەبێژرێت دوای بخەن ئەو دوانە هەتا ئاشتەوایی دەکەن، دوای بخەن ئەو دوانە هەتا ئاشتەوایی بکەن، دوای بخەن ئەو دوانە هەتا ئاشتەوایی دەکەن. جا ئەمەی دوایی کە 3 جار دووبارە کراوەتەوە بە فەرمودەی خوددا دەزانرێت و بۆیە فەرمودەکە بە فەرمودەی قودسی ناوبراوە. ئەمەی خوارەوە لەم فەرمودە قودسیە وەردەگیرێت. یەکەم، پێویستە خاوەن باوەڕان واز لە دوژمنایەتی یەکتر بهێنن و ڕق و قینیان لێکتر نەبێ تا خوددا چاوپۆشی بکات لە تاوانەکانیان. بۆیە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم زۆر بەزەقی ئەم دەنگ وەرگرتنانە بە شتێکی قەدەغەکراو دانێت و دەفەرمێ: لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا ولا تقاطعوا وكونوا عباد الله إخوانا ولا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 أيام. متفق عليه. وتا رغتان ليكتر نبيو، حسادت بيكتر نبنو، دنگ ليكتر ورمگرنو، پەیوەندی خۆتان مەپچڕێنن و ببن بە بەندەی خوددا و برای یەکتر بن. وڕەوانیە بۆ هیچ مسلمانێک کە قسە لەگەڵ برای ئاینی خۆیدا نەکات زیاتر لە 3 ڕۆژ. دووەم، یەکپارچەیی و یەکبوونی مسلمانان ئەرکێکی پێویستە و ڕەوانیە هیچ کەس خۆی لەو ئەرکە دوور بخاتەوە و نابێ ئیشێک ئەنجام بدات کە ببێت بەهۆی بەشبەشی و جیابوونەوەی مسلمانان لێکتر. سباب المسلم فسوق وقتاله كفر. متفق عليه. واتا جنێودان بە مسلمانان بەڵگەی فاسقیەتی جنێودەرە و شەڕکردن لەگەڵیدا بەڵگەی کوفری شەڕکەرە. واتا ڕەوانیە جنێودان و شەڕکردن لەگەڵ مسلمانان. سێم، خدای گەورە بەندەی خۆی خۆش دەوێ، ئەوە تا ئامۆژگاری دەکات و دەیترسێنێ لەو شتانەی کە لەم ژیانەدا گرفتاری و تەنگ و چەڵەمەی بۆ دروست دەکات و هەڵیدنێت بۆ ئەنجامدانی ئەو شتانەی کە مایەی یەکێتی و یەکدەستی و دڵخۆشی نێوانیانە. هەروەکو لە قورئاندا لە سوورەی ئالی عیمران ئایەتی 30 دەفەرمێ: والله رؤوف بالعباد. واتە وەخودا میهرەبانە سەبارەت بە بەندەکانی. چوارەم، ڕۆژانی دووشەممە و پێنجشەممە 2 ڕۆژی گەورن، چونکە خوددا لەو ڕۆژانەدا لە بەندەکانی خۆی خۆش دەبێت، مەگەرەوانە کە دەنجیان لەگەڵ یەکتردا نەبێت. ئەوە تا پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم سەفارشی ڕۆژووی ئەو 2 ڕۆژە دەکات و دەفەرموێ: تعرض الأعمال يوم الاثنين والخميس فأحب أن يعرض عملي وأنا صائم. رواه الترمذي. واتا کردەوەکان لە ڕۆژی دووشەممە و پێنجشەممەدا پیشان دەدرێن. پێم خۆشە و کاتێک کە کردەوەکانم پیشان دەدرێت من بە ڕۆژوو بم. هەروەها سەفەرکردن لە ڕۆژی پێنجشەممەدا شتێکی جوان بووە لە لای پێغەمبەرمان صلی الله عليه وسلم، وەکو وتراوە: وكان يحب أن يخرج يوم الخميس. پێنجم، هاوبەشدانان بۆ خوددا ئەشرک تاوانێکی زۆر گەورەیە و بەو تاوانە مرۆڤ ڕێگا لە بەخشندەی و مهرەبانی خودای خۆی دەگرێت، چونکە بە مشریک بوونی هیچ هەژمارێکی چاچی بۆ ناکرێت. وەکو لەم فەرمودەدا هاتووە: فيغفر لكل عبد حتى لا يشرك بالله شيئا. چاوپۆشی دەکرێت لە تاوانی هەموو بەندەیەک بەو مەجەی هیچ هاوبەشێکی بۆ خوددا دانە نابێت. ئەوەتە ماوەی 13 ساڵی پێغەمبەراتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەر داکۆچی بۆ لەسەر نەهێشتنی هاوبەشدانان بۆ خوددا، وەکو لا فەرمودەیەکی قودسیتر داهاتووە کە خوددا دەفەرموێت: أنا أغنى الشركاء عن الشرك من عمل عملا أشرك فيه معي غيري تركته وشركه. رواه مسلم.
واتە من بێنیازترینی هەموو شەریکدارەکانم لە هاوبەش. هەر کەسێک کردەوەیەکی ئەنجام بدات لەگەڵ مندا کەسێکی تر بکات بە هاوبەش، لەو کردەوەیدا من نامەوێ و دەیدەمە دەست ئەوەی کە کردوویەتی بە هاوبەشم. واتە هیچ پاداشێکی لای من نییە. لە قورئانی پیرۆز پەروەردگار لە ئاەتی 116 سوورەی ئەنیسا دەفەرموێ: إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد ضل ضلالا بعيدا. واتە بەڕاستی خدا خۆش نابێت لە تاوانی ئەو تاوانبارەی کە کەسێک بکات بە هاوبەشی خدا و لە تاوانەکانی خواروی هاوبەشدانانەوە خۆش دەبێت لەو کەسەی کە ئارەزووی لێبێت. و هەر کەسێک هاوبەشدانێت بۆ خدا بەڕاستی سەر لێ شێواوە بە سەر لێ شێوانێکی دوور لە ڕاستی. واتە هەموو تاوانێک دەگونجێ خدا چاوپۆشی لێ بکات بەبێ تەوبەکردنیش، بێجگە لە تاوانی هاوبەشدانان کە بەبێ تەوبەکردن و پەشیمان بوونەوە لێی بەر لە مەرگ هەرگیز خدا چاوپۆشی لێ ناکات و کابرا کافر دەبێ و بۆ هەمیشە لە دۆزەخدا دەمێنێتەوە. خدا پەنامان بدات لەو تاوانە پڕمەترسیە. شەشەم، مسلمانان هەمویان برای یەکترن، وەکو فەرمووی: إلا رجلا كانت بينه وبين أخيه. واتە مەگەر پیاوێک کە لە نێوان ئەودا و لە نێوان براکەیدا واتە برای مسلمانی، وەکو قورئان دەفەرمێ: إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. واتە باوەڕداران بێجگەلەوەی کە برای یەکترن شتێکی تر نین، جا بە ئاشتەوایی بکەن لە نێوان براکانیاندا و لە خدا بترسن تا خدا ڕەحمتان پێ بکات. فەرموودەی 38 لاپەڕە 196 عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: ما من مسلمين يموت بينهما 3 أولاد لم يبلغ الحنث إلا أدخلهما الله بفضل رحمته إياهم الجنة. قال: يقال لهم: ادخلوا الجنة، فيقولون: حتى يدخل آباؤنا، فيقال: ادخلوا الجنة أنتم وآباؤكم. حديث صحيح أخرجه النسائي. واتە لا أبو هريرة دەجێڕنەوە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: هیچ باوکو و دایکێکی مسلمان 3 مناڵی نامرێ بەر لە باڵغ بوونیان مەگەر ئەوانەی کە خوددا بە فەزڵ و سۆزی خۆی ئەوانیش لەگەڵ منداڵەکانیاندا بخاتە بەهەشتەوە. پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرموێت: پێیان دەبێژرێت واتە خوددا بە منداڵەکان دەفەرموێت بچنە بەهەشتەوە، ئەوانیش دەڵێن ناچین تا باوک و دایکمان نەچێت. خوددایش دەفەرموێت بچنە بەهەشتەوە بە خۆتان و دایک و باوکتانەوە. واتە هەر مسلمانێک 3 منداڵی پێش باڵە بوونی لێ بمرێت، مادەمە و باوک و دایکانە ئیشی دژی ئاین ئەنجام نەدەن و بێزاری خۆیان دەرنەبڕن سەبارەت بەو منداڵ مردنە، ئەوە خوددا شەفاعەتی منداڵەکانیان وەردەگرێت و هەمویان بەیەکەوە دەچنە بەهەشتەوە لەم فەرموودە بەنرخەوە ئەمانەی خوارەوە وەردەگیرێت. یەکەم، هەموو ناخۆشیێک بۆ مسلمانی ڕاست و خۆگر مایەی بەختەوەریەتی، هەروەکو پێغەمبەرمان صلى الله عليه وسلم لا فرموديكدا فرمويتي: عجبا لأمر المؤمن إن أمره كله خير وليس ذاك لأحد إلا للمؤمن إن أصابته سراء شكر فكان خيرا له وإن أصابته ضراء صبر فكان خيرا له. رواه مسلم. وتا سرسڕهێنەرە کاروباری باوەڕدار، بەڕاستی هەموو کاروبارێکی چاکێ بۆی و ئەمە بۆ هیچ کەسێک نییە بێجگە لە باوەڕدار. ئەگەر خۆشێکی پێبگات و سوپاسی کرد ئەمە ئیشێکی چاکە بۆی، و ئەگەر زیانێکی دووچار هاتوو خۆی گرت دیسان ئەمەیش هەر چاکەیە بۆی. دووهەم، مەرجی پاداشتی چاکەی ڕۆژی دوایی باوەڕبوونێکی ڕاستەقینەیە، وەکو لا فەرموودەکەدا فەرمووی: ما من مسلمین، بەڵام بێ باوەڕان هیچ پاداشتێکیان نییە. سێم، ئەم فەرموودێ بەڵگەیە لەسەرەوەی کە منداڵی مسلمانان بەهەشتین. چوارەم، شەفاعەت هەیە، ئەوە تاو منداڵانە شەفاعەتی باوک و دایکیان دەکەن. پێنجەم، تکاو شەفاعەتیە و منداڵانە و وەرگرتنی لەلایەن پەروەردگارەوە
بەڵگەی سۆز و میهرەبانی بێسنووری خودای خاوەن کەڕەم و بەدەسەڵاتە. ئەوەتە دڵیە و منداڵانە ناشکێنێ و شەفاعەتیان لێوەردەگرێت. لا فەرمودەیەکی تردا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەمان مەبەست باز دەکا و دەفەرمێ: ما من مسلم يموت له ثلاث لم يبلغ الحنث إلا أدخل الله الجنة بفضل رحمته إياهم متفق عليه. واتە هیچ مسلمانێک نییە کە سێ منداڵی بمرێت پێش باڵغ بوونیان مەگەر بەو هۆیەوە خودای گەورە بە فەزلی خۆی ئەو مسلمانانەیش لەگەڵ ئەواندا بخاتە بەهەشتەوە. شەشەم، منداڵ نیعمەتێکی زۆر گەورەیە. ئەوەتە ئەگەر بەر لە باڵغ بوون بمرێت ئەو خزمەتە گەورە بە باوک و دایکی دەکات و ئەگەر بمێنێتەوە پاشەوانیش هەرچی چاکە بێت باوک و دایشی تێیدا بەشدارن، وەکو لە فەرمودەدا هاتووە: إذا مات الإنسان انقطع عنه عمله إلا من ثلاثة إلا من صدقة جارية أو علم ينتفع به أو ولد صالح يدعو له. رواه مسلم. واتە هەر کاتێک بنیادەم مرد کۆتایی بەکردەوەکانی دێت بێجگە لەم سێ ڕێگەیە: یەکەم چاکەی نەبراوە وەکو مزگەوت و چارەخانە و قوتابخانە و پرد و ڕێگاوبان. دووهەم، زانینێک کە پاش خۆی سوودی لێوەربگیرێت. سێهەم، منداڵی ساڵح کە دوعای بۆ بکات و دەیان فەرمودەیتر لەم بارەوە هەیە. لێرەدا ماوەی باسکردنیان نییە. فەرمودەی 39 لاپەڕە 199 عن معاذ رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم يقول: قال الله عز وجل: وجبت محبتي للمتحابين في والمتجالسين في والمتزاورين في. حديث صحيح رواه أحمد في مسنده. واتە دەجێڕنەوە لە معاذەوە ڕەزای خودای لێبێت، ئەویش لە پێغەمبەری خوداوە صلی الله عليه وسلم کە دەفەرمێ: خودای باڵادەست فەرموویەتی: پێویست بوو خۆشەویستی من بۆ کەسانی کە یەکتریان خۆشەوێ لەبەر خاتری من، وەدا ئەنیشن لەگەڵ یەکتردا لەبەر خاتری من و ئەبەخشن بە یەکتر لەبەر خاتری من و سەردانی یەکتر دەکەن لەبەر خاتری من. ئەم فەرمودە بەنرخە یەکێکە لەو فەرمودانەی کە ناوڕۆکی پاڵفتەی ئیخلاسمان بۆ ڕۆشن دەکاتەوە و دەبێ بەهۆی یەکویستن و کۆرگرتن و بەخشین و هاتوچۆکردن و سەردان لەگەڵ یەکتری، کامەش مای خۆشبەختی و کامەرانی و ئاسوودەی کۆمەلگایە بەگشتی و دڵخۆشیەکی گرنگە بۆ مرۆڤ بەتایبەتی، چونکە هەر کام لەو چوار شتانەی کە باس کرا دەرگایەکە لە دەرگا چاکەکان و لە ڕووی مرۆڤدا دەکرێتەوە. ئەو کۆمەلگای کە ئەندامەکانی لەسەر ئەم بناغێ پەروەردە ببێت بێگومان کۆمەلگەیەکی بەختەوەرە، چونکە ئەگەر خۆشەویستی ڕاستەقینە هەبوو دژمناتی و پێشێلکردنی مافی ئینسانەکان بنەو بارگەی دەپێچێتەوە و بار دەکات، و ئەگەر لەسەر ئەو خۆشەویستی کۆڕەکان گیران گرفتاریەکانی ناو کۆمەڵ بە چاچی چارەسەر دەکرێت، و ئەگەر بەخشین هەبوو لەو دڵە پاکانەوە کەم و کوڕیەکانی ناو کۆمەڵ نامێنێ و چینی کەم دەستان و محتاجان بە مافی خۆیان دەگەن، و ئەگەر هاتوچۆی ئەو مرۆڤە پاکانە هەبوو بەو شێوەی تەنیایی و نامۆیی و پچڕانی پەیوەندیەکان لەناو دەچێت. بەڕاستی چوار وشەی پیرۆزن و دەستکەوتەکەیشی خۆشەویستی خوایە کە زۆر بەنرخە و خۆشبەختە و کەسانەی ئەو چوار وەسفەیان تێدا بێتە دی. بە کورتی ئەمەی خوارەوە لەم فەرمودە بەنرخە وەردەگیرێت. یەکەم، هیچ شتێک لەسەر خوددا واجب نییە و ئەوەی کە لەسەر خۆی پێویستی دەکات زیادە سۆز و ڕەحمەتی خوددایە، چونکە خوددا باڵا دەستە و کەس ناتوانێت شتی بەسەردا فەرز بکات و هیچ ئیشێک ناتوانێت خوددا ناچار بە پاداش یان تۆڵە بکات، چونکە ئەمە زیادە لوتفێکە و لەگەڵ بەندەکانی خۆیدا دەیکات کە دەفەرمێت: وەجەبەت مەحەبەتی، پێویست بوو خۆشەویستی من. دووهەم، پێویستە ئیشی خاوەن باوەڕان پاڵفتە بن و تێکەڵاو بەشتی دنیایی نەبێ تا نرخی ئیشەکەی لەناو نەبات یان کەمی نەکاتەوە، وشەی فیە بەمانەی لەبەر من ئەوەمان بۆ ڕۆشن دەکاتەوە، چونکە ئەو پاداشتە گەورەیە وەختێ دەبێ کە خۆشەویستی و تەنها لەبەر خاتری خوا بێت، وەکو لە ڕیوایەتێکی تردا کە بوخاری لە ئەدەب المفرەددا دەیگێڕێتەوە کە دەفەرمێ: ما تحاب رجلان في الله تبارك وتعالى إلا كان أفضلها أشدهما حبا لصاحبه. واتە هیچ دوو پیاوێک نییە کە یەکتریان خۆش ببێت لەبەر خاتری خوا
مەگەر بەڕێزترینیان ئەوەیان بێت کە زیاتر ڕەفیقەکەی خۆی خۆشتر بوێت. و لە فەرمودێکی تردا کە ئیمامی موسلیم بۆمان باز دەکات هاتووە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی: 7 کۆمەڵ هەن کە خودای گەورە لە ژێر سێبەری خۆیدا سێبەریان بۆ دەکات، لەوانە وەڕەجولانی تەحابە فی الله، دوو کەسن کە یەکتریان لەبەر خوا خۆش دەوێ. تێبینی خۆشەویستی دەورێکی کاریگەری هەیە لە پاشە ڕۆژی مرۆڤدا، لەبەرەوە پێویستە باوەڕداران ئاگان لە خۆیان بێ و ئینسانی خراپیان خۆش نەوێت، چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ: المرء مع من أحب متفق عليه، واتە ئینسان لەگەڵ ئەو کەسەدا دەبێت کە خۆشی دەوێت. سێم، خاوەن باوەڕان دەبێت بۆ گەیشتن بەو پلە بەرزە تەنها برایەتی لەگەڵ مرۆڤی چاکدا بکەن و دانیشتەکانیان تەنها لە بەرخاتری خوا بێت. ئەوە تا پەروەردگاری گەورە لە سوڕەی ئەت-تەوبە ئایەتی 119 دەفەرموێ: يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. واتە ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە لە خودا بترسن و لەگەڵ ڕازگۆیان دابن. بەڵێ ئەم جۆرە دانیشتانەیە کە مرۆڤ بەو پلە بەرزە دەگەێنێت. چارەم، خاوەن باوەڕان پێویستە بەخشندە بن، چونکە هەم مای شادمانی دڵی برا کەم دەست و محتاجەکانیەتی و هەم خۆی بەو بەخشینە لە تاوان پاک دەکاتەوە، وەکو لە فەرمودەیەکی قودسی تردا هاتووە کە دەفەرموێ: بەنی ئادەمە ئەنفق ئونفق عەلەیک، ڕەواه الشەیخان. واتە نەوەی ئادەم ببەخشن پێتان دەبەخشم. ئاشکرا ببەخشین مرۆڤ لەو وەسە پیسەی ڕۆژدیش ڕزگار دەبێت. پێنجەم، خاوەن باوەڕان زۆر سەردانی یەکتر بکەن تا بەو پلە بەرزە بگەن. هەر لەم بارەوە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرموێ: إذا عاد المسلم أخاه أو زاره قال الله تبارك وتعالى طبت وطاب ممشاك وتبوأت في الجنة منزلا، رواه أحمد والترمذي. واتا هەر کاتێک مسلمانێک سەردانی لە برایەکی نەخۆشی یان چوە دیدەنی، خدای خاوەن فەڕ و باڵادەست فەرمووی: پاک بوویتەوە و پاکە هەنگاوەکانت و جێگای خۆتت ئامادەکرد لە ناو بەهەشدا. جا با باوەڕداران تەماشای ئەو هەموو بەڵێنە خۆش و بەنرخانە بکەن و بە دڵێکی پاکەوە سەردانی یەکتر بکەن تا لە هەردوو ژیاندا بەختەوەر بن. فەرمودەی چلەم لاپەڕا 203 عن أبي هريرة رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال: قال الله تعالى: إذا أحب عبدي لقائي أحببت لقاءه، وإذا كره لقائي كرهت لقاءه، رواه مالك والبخاري والنسائي. وتا لا أبو هريرة خدا لرازي بي دجرنوا أبيش لا پیغمبری خداوة صلى الله عليه وسلم كفرمويتي خداي بلند مقام فرمويتي هر بندێک پێی خۆش بێت بگات بە منیش پێم خۆشە گەیشتن بە ئەو، و ئەگەر پێی ناخۆش بێت بگات بە منیش پێم ناخۆشە کە بگەم بە ئەو. واتە خدا پاداشتی بەندەکانی بە گوێرەی دۆستایەتی ئەوان بۆ خدا دەداتەوە. هەر کەسێک تا مەزرۆی گەیشتن بە خدا و ئارەزووی ناز و نیعمەتی هەمیشەی ئەو زاتەی دەکرد و هەمیشە خەریکی چاکردنی ئەو ڕێگایە بوو کە ئەو بەسەر بەرزی بگەێنێتە لای خوا. خدای میهرەبانیش ئەو بەندەی خۆش دەوێ و ڕووناچێکی وای لە ناو دڵدا بۆ دروست دەکات کە هەموو چاکە و خراپەیەک لە یەکجیا بکاتەوە و وای ئامادە دەکات کە شاد و کەیف خۆش بێت بە ئەنجامدانی ئیشی چاک و نیگەران و دڵتەنگ بێت بە ئەنجامدانی ئیشی ناڕێک و خراپ. ئاشکرایە هەر کەسێک ئاوا بەندایەتی خدای خۆی کردو بە چاچی ئەو زاتەی ناسی و خراپەی لەبەر چاوکەوت، هەمیشە دڵخۆشە و چاونواری ئەو ڕۆژێ کە بە دیداری خدای خۆی شاد بێت. ئەو زاتە مهرەبانش ئامادەی کردووە بۆ ئەوەی کە بە چاو نەبیندراوە و بەگوێ نەبیسراوە و بە دڵی هیچ کەسێکیشدا نەهاتووە. ئەوێ مانای کەسێک دیداری خدای پێخۆش بێت و خدایش دیداری ئەوی پێخۆشە، و بە پێچەوانەوە ئەوانەی کە لە یاسای خدا لایەنداوە و بە هەوەس ڕانی و دنیا پەرستیەوە خۆیان خەری کردووە، هەرگیز لە بیری ڕۆژی قیامەت و گەیشتن بە خودانین و بەم ژیانە کەم تەمەنە سەرگەرم و مەغرورن و بە باسی مەرگ و گەڕانەوەی لای خوددا
دڵتەنگ و هەناسە سارد و نیگەران و نائومێدن هەرگیز پێیان خۆش نییە ڕۆژێکی وابێتە پێشەوە بۆیان. جا ئاشکرا و ڕوونیشە خودایش ئەو جۆرە کەسانەی ناوێت و هیچ نرخێکیان بۆ دانانێت و لە هەموو ناز و نیعمەتێکی پاشە ڕۆژیش بێوەریان دەکات. ئەمەیە مانای پێناخۆش بوون نەک مردن، چونکە مرۆڤ وا دروست بۆ مردنی پێخۆش نییە، چاک بێیان خراپ. ئەمانەی خوارەوە لەم فەرموودە بە نرخەوە وەردەگیرێن. یەکەم، مردن شتێکی دواهاتووە لە دڵی باوەڕداراندا و نابێ خۆیان بەو مردنەوە خەریک بکەن، بەڵکو پێویستە خەریکی ئەو ئیشانە بن کە پاش مەرگ سوودی هەیە بۆیان. دووهەم، خاوەن باوەڕانی ڕاستەقینە لە مەرگ ناترسن، چونکە کاتی هاتنی مەرگ زیاد و کەم ناکات. سێەم، خۆشەویستی و پێناخۆش بوون الحب والکەراهە دوو وەسفی خودایە و هەیە، بەڵام نابێ وەکو وەسفی دروستکراوەکانی تەماشا بکرێت، واتە چۆنیەتیەکەی نازانین. چارەم، بیرکردنەوە لە مردن و بەسەرهاتەکانی پاشمەرگ کە گەیشتن بە قیامەت و کیتاب و پردی سیڕات و دۆزەخ و بەهەشتە زۆر بەسوودە بۆ مرۆڤ. بۆیە پێشەوای مەزنمان صلی الله عليه وسلم دەستورمان پێدەدات کە بیری لێ بکەینەوە و دەفەرموێت ئەکثروا ذیکر هذه اللذات، واتە زۆر یادی ڕووخێنەری شتە بەتامەکان بکەنەوە، واتە زۆر یادی مەرگ بکەنەوە، چونکە هەموو لەذەت و خۆشیێکی دنیا لە بەرچاو دەخات و شیرینیەکانی ژیان تاڵ دەکات. هەر لە بەریادکردنی ئەم مردنەیە سنەتە مرۆڤ هەر چەند ڕۆژزارێک سەر لە گۆڕستان بدات، وەکو لەم فەرموودەدا هاتووە ئەلا فەزوروها فإنها تذكركم الآخرة، واتە ئاگادار بن سەر لە گۆڕستان بدەن چونکە دوا ڕۆژتان دەخاتەوە بیر. تێبینی خاوەن باوەڕان پێویستە بۆ چاکتر خۆ ئامادەکردنی ڕۆژی دوایی هەمیشە بیر لە مردن و بەسەرهاتەکانی مردن بکەنەوە و گرنجێکی تەواو بدەن بەو ئاەت و فەرمودانەی کە باسی پاشە ڕۆژ و بەسەرهاتەکانی پاش مردن دەکەن و چاک لەمانان ورد ببنەوە و بۆ خەڵکیش لەو بارەوە ڕوون بکەنەوە و سەردانی گۆڕستانەکان بکەن و ماوە نەدەن کە بە شێوەی ناشەرعیانە لەگەڵ گۆڕستانەکاندا ڕەفتار بکرێت، چونکە باوەڕبوون بە پاشە ڕۆژ بناغەیەکە لە بناغەکانی ئاین و لە زۆر فەرمودەدا لە پاش باوەڕبوون بە خودا باسی دوا ڕۆژ کراوە. هەروەک پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو فەرمودەیە دەفەرمێت من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه ومن كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره. هەروەها دەیان فەرمودەیتر هەیە کەواتە پێویستە پاشە ڕۆژ بە جوانی لەناو دڵەکاندا جێگای خۆی بکاتەوە تا دووبارە پیاوانی ئاینی ڕاستەقینە و هەڵکەوتوو پەیدا ببن. چەند تێبینیەکی گرنگ لەم بارەوە. یەکەم، نابێ مرۆڤی خاوەن باوەڕ وەختێ دووچاری سەختیەک دەبێ داوای مەرگ بکات، لەبەر ئەم فەرمودەی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم کە دەفەرمێ لا يتمنين أحدكم الموت من ضر أصابه فإن كان لا بد فاعلا فليقل اللهم أحيني ما كانت الحياة خيرا لي وتوفني إذا كانت الوفاة خيرا لي متفق عليه. واتا هیچ کام لئیوا آواتی مردن نخوازید لبرزیانێک کە تووشی هاتووە ئەگەر هەر خۆی پێناگیرێ با بڵێ ئەی خودایە بمژیەنە هەتا ژیانم باشە بۆم و بمرێنە هەر کاتێ مردن باشە بۆم. دووەم، 5 ڕێگای شەهادەتێ بۆ مسلمانان وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ الشهداء 5 المطعون والمبطون والغريق وصاحب الهدم والشهيد في سبيل الله متفق عليه. شهيدكان 5 مردن بتاعون و بسکسون و بخنکان و بروخانی شد بسریاو با کشتن لڕێگای بەرزکردنەوەی ئاینی خودادا. هەروەها ئەوانەی کە بەلا ڕەشە بمرن یان لەسەر پارێزگاری ماڵ و گیان و ناموسیان بکوژرێن یان ئافرەتێک با سکەوە بمرێت یان هەرکس بێ و بمرێت و هەر کەسێک بەڕاستی داوای شەهادەت بکات بەڵام بمرێت و نەکوژرێت لەسەر ئاین، ئەمانە هەمویان شەهیدن و فەرمودیان لەسەر هەیە، بەڵام لە برکردنەوەی بابەتەکە خۆمان دەبوێرینەوە. سێەم، هەر کەسێک نەخۆش کەوتیان چوو بۆ سەفەر خدا بە لوتخی خۆی چاکەی زەمانی ساغی و ماڵەوەی بۆ دەنووسێت وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ
إذا مرض العبد أو سافر كتب له مثل ما كان يعمل مقيما صحيحا. رواه البخاري. واتا هر كاتيك بنديك نخوش كود يان چوبو سفر أو إشي كاللكاتي مالوا يان لكاتي لشساغيدا كردويتي بويدا نسريت. چارم سنتا هر کسيك سرداني نخوشك بكات دعاي خيري بو بكات بمشي ويو بلي لا بأس طهور إن شاء الله. رواه البخاري. قيناك باكو كرا إن شاء الله إن بلي أذهب البأس رب الناس واشف أنت الشافي لا شافي إلا أنت أشفي شفاء لا يغادر سقما. متفق عليه. واتا لا يبقى من خوشية أي پروردگاري خلق شفا بدا هر توي شفا در هيت شفا درك نية بيزگل لتو شفا بدو شفا شوا كهيت نخوشيك نيلت. پنجم سنتا هر کسيك للاي كسيك دابو كا خريچي جيان دابو ذكري لا إله إلا الله زور بليت بلكو أو نخوشيش بيليت تا دواو شي أو ذكر بيروزا بيت لبر أم فرمودي پیغمبرمان صلى الله عليه وسلم كدا فرمي من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة. رواه أبو داود. واتا هر کسيك دواو شي لا إله إلا الله بيت دچيت بهشتوا. هروها دفرميت لقينوا موتاكم لا إله إلا الله. وتبلين بو كساني كالسر مرقدان وشي لا إله إلا الله. إميش بباسي كوتاي جيانو مردن كوتاي دينينو بباسي أم فرمود بيروزانا بهيوين سودي هموماني تدابيت. ولله الحمد في الأولى والآخرة. وصلى الله وسلم على قائد المجاهدين وإمام المتقين وشافع المذنبين محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم ودعا بدعوتهم أجمعين. توابو لا شوي يكشم ريكوتي يازدي 1421 كوتي لا آوريدا لهاوين هواري صلاح الدين عبد القادر توحيدي. بسم الله الرحمن الرحيم. كتابخانەی دەنگی ڕۆشنایی. کوالەتی لە تۆمار و هەڵبژاردەیەک لە نووسراوە نایابەکان و بیستنی دەنگی ڕەنگە ئاسایە. هاوپێکی ڕەنگە بۆ دەنگ و زمان حاڵی بێدەنگانە. بەهرەمەندبوونە لە بەرهەمەکان و دەوڵەمەندبوونە بە سەرمایی زانست و معریفات. خۆری ڕۆشنە بۆ سارەی تاریکی دڵەکان. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی دەنگێک هەمیشە ویستراو، هەمیشە بیسترا و هەمیشە خۆشویستراو، هەمیشە جوان و هەمیشە ناسک، هەمیشە ڕاست و هەمیشە گوزارشت، هەمیشە دەنگ و هەمیشە ڕەنگ. بۆ ناردنی ڕەخنەوە پێشنیار و سەرنج و تێبینیەکانتان بۆ دەستکەوتنی کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی پەیوەندی بکەن بە یەکێک بەم ژمارانە 0750 442 08 72 0750 746 2007 0750 462 81 88 کتێبخانەی دەنگی ڕۆشنایی.